بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیرانەوە پێدەنێتە ساڵی نوێ و هاوکات بەرپرسانی هەرێم بەڵێنەکانیان لە 2019دا بۆ باشکردنی ژانی خەڵک جێبەجێ نەکرد. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان باز لەوە بکەین کە چۆن دەکرێت گۆڕانکاری ڕاستەقینێت لە ساڵی نوێ لە هەرێم ئەنجام بدرێت. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیرانەوە پێی نایە ساڵی نوێوە. بەرپرسانی هەرێمیش وەک ساڵانی ڕابردوو بەڵێنەکانی 2019یان جێبەجێ نەکرد. لە سەرەتای 2019 بەرپرسانی هەرێم لە پەیامەکانیاندا باسییان لە دابینکردنی ژیانێکی باشتر بۆ هاوڵاتیانی هەرێم دەکرد، بەڵام وەک ساڵانی پێشتر نەیانتوانیوە قەیرانەکانی کارەبا و بێکاری و کەمی نەوتی سپی و دواکەوتنی موچە چارەسەر بکەن. بێکاری دیاردێکی کوشندەیە کە بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە. حکوومەت لە 2019 هیچ پلانێکی استراتیژی بۆ کەمکردنەوەی بێکاری و دابینکردنی هەلی کار نەبوو. ئێستا لە هەرێمی کوردستان نزیکەی 200,000 دەرچووی دانەمەزراوی زانکۆ و پەیمانگاکان هەیە و حکوومەتیش لە دوای ساڵی 2004ەوە پرۆسەی دامەزراندنی گشتی ڕاگرتووە. یەکێکی دیکە لە قەیرانەکان کە ماوەی 27 ساڵە بەردەوامە کەمی کارەبای نیشتیمانیە و دەسەڵاتدارانی هەرێم بەهۆی کەمتەرخەمیان چارەسەری ناکەن. لە هەمان کاتیشدا ڕۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان 441,000 بەرمیل نەوت دەفرۆشێت، بەڵام ئامادە نییە قەترەیەک نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین بکات و ئەوەشی دابەش دەکرێت لە عێراقەوە نێردراوە. هاوکات حکوومەتی هەرێم سەرەڕای بەرزبوونەوەی داهاتەکەی بۆ سەرووی 1 تریلیۆن و 500 ملیارد دینار لە ساڵی 2019 دواکەوتنی موچەی فەرمانبەرانی چارەسەر نەکرد. موچەخۆرانی هەرێم موچەی 3 کۆتایی ساڵی ڕابردوو دەبێت لە 2020 وەری بگرن. لە لایەکی ترەوە سەرەڕای بانگەشەی دەسەڵاتدارانی هەرێم لە ساڵی 2019 بۆ ئەنجامدانی چاکسازی و شەفافکردنی سەرچاوەکانی داهات، بەڵام هیچ چاکسازیەکی ڕاستەقینەیان ئەنجام نەدا. لە ساڵی ڕابردوودا بەرپرسانی حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێکی ڕاستەقینەیان بۆ چاکسازیکردن لە بواری سەربازی و شەفافکردنی داهاتی نەوت و خاڵە سنووریەکان نەناوە. سەرەتای هەموو ساڵێک بەرپرسانی هەرێم مژدەی ژیانێکی باشتر بە خەڵک دەدەن، بەڵام جگە لە گۆڕینی ژیانی خۆیان ژیانی خەڵک گۆڕانکاری بەسەردا نایەت. بە بڕوای چاودێرانیش کەسانێکی گەندەڵکار ناتوانن ژیانی خەڵک بگۆڕن. گۆڕانکاری ڕاستەقینەش بە کەسانی دەستپاک و ڕازگۆ لەگەڵ میلەتەکەیان دەکرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەبدوستار بەخێر بن. سوپاس بەوانە دەبوونتە. سەلامەت بیا سوپاسان دەکەین. سەرتا لەوە دەست پێ بکەین بە پەیوەندێک ئامار نزیکەی 200 بەرپرس لە دەسەڵاتدار و وەزیر و پەرلەمانتار چوونەتە دەرەوەی وڵات. ئێوە لە بڵین لە پشووی سەری ساڵە سەرقاڵی چی بوون؟ ئێوەش بڵین سەفەرتان ئەنجام نەداوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەتی خوای گەورە سەرم لایەکدا بڕژێ و سوپاس بۆ ئێوەش و بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم دیدارەوە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە هەندێک پرسکە پەیوەندی بە ئەمڕۆی بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە هەیە. وەڵا بەڕای من گەشت و سەردانکردن و سەیرانکردن بۆ هەر تاکێک ئەم کۆمەلگایە شتێکی ئاساییە بە بەرپرسانیشەوە. باش. بەڵام لێرەدا یەک قەزیە هەیەویش ئەوەیە ئایا ئەم بەرپرسانی هەرێمی کوردستان چەندە هەست بە معانات و بە ئێش و ژان و بە دەرد و ناخۆشیەکانی خەڵک و کۆمەلگاکەی خۆیان دەکەن. بەرپرسێک پێم وایە دەتوانێت زۆر ئاساییە سەفەریش بکەوە، سەیرانیش بکە، گەشتیش بکە، بە مەرجێک لەو بەرپرسایەتی کە پێیس پێدراوە توانی بێتی ئەرچی سەرشانی خۆی بەرامبەر بە خەڵک و بە وڵاتەکەی خۆی جێبەجێ بکە. بەڵام بودجەکەشی لەسەر
قوتی خەڵک نەبێ بڵێن بودجەی سەفەر و سیاحەتەوەوانە ئەوە بێگومان هەر نابێ دەبێت خۆ لەسەر بودجەی خۆی و لەسەر حسابی خۆی بێت تەبان بە هیچ شێوەیەکی نابێت لەسەر حسابی خەڵک بێ بەڵام بەداخەوە ئەم لەم ڕوانگۆ تەماشای قەزی دەکەم کاک حەشیم ئەوەی کە من بینیم بە چەند ساڵ لە هەرێمی کوردستان و بە ئەزمموی خۆشم 4 ساڵ لە وەزارەت لە ئەنجومەنی وەزیران بەداخەوە مەگەر چۆن دەنا بەرپرسانی باڵای ئەم هەرێمی کوردستانە خەمی خەڵکیان نییە خەڵک نەخۆش بکەوێ خەڵک نان نەبێ بیخوا خەڵک لەبەر خەم و خەفەتی ژیان و مشکیلە و گرفتەکانی ژیان خۆی بکوژێ باکیان نییە کێشەیان نییە خەمیان نییە تەنها تاکە خەمێک کە هەبێ ئەوە کە ئەم بەرپرسە چۆن بە ئامانج و ئاواتەکانی خۆی بگە بە پلەی وەزیریا بە پلەی پەرلەمانتاریا بە پلەی سەرۆک وەزیریا جێگری سەرۆک وەزیریا هەر یەکێ بە پێی ئاوات و ئامانجەکەی خۆی گرنگەوەی بە ئامانجەکەی خۆی بگە بچێتە پشت کورسی مێزەکەیەوە باقی ئەوەی تر بەڕاستی خەمی خەڵکیان نیە چۆن دەردەکەوێت کاک حەشیم ئایا ئەم بەرپرسە چەند لەگەڵ خەڵکە ناو خەڵکە تێکەڵ بە خەڵکە ینی خۆزگە بەرپرسانی ئێمە ئێم وڵاتە خەمی خەڵکیان بێ لەگەڵ خەڵک بن و ئاگان لە ژیانی خەڵک بێ با ساڵی بدە سەفەرام بکەن پیرۆزیان بێ بڕاوکە کەس گلەی ناکە بەس کە خەڵک تەماشا دەکا کێشە و معاناتی خەڵک هەر وەک جاران یا زیادی کردووە ئەویش مەسەلەن گەشت و سەیرام کە لەسەر حسابی خەڵکیش و بەهۆی ئەم خەڵکەشەوە تەبانیانی بەڕاستی ئەمە نادروستە من لەم ڕوانگەوە تەماشای دەکەم بە ئاسایی دەبینیم هەر کەسێک نەکرد بەرپرس بەڕای من هەر تاکێش ئەم کۆمەلگایە بەرپرس بێ غیری بەرپرس بێ مافی خۆیەتی سەفەریش بکە و گەشتیش بکە و سەیرانیش بکە باشە ئێوە سەرخاڵی چی بوونیش شتێکتان کردووە بۆ نمونە وەڵاهی ئەمە لە خەڵک بێ کە بەڕێز درەخنە دەگری مەسەرەن لە دەسەڵاتداران ناو خەڵک یاخود لە خەڵک نزیک نابنەوە ئەوە کاتی خۆی من پێشنیارم کرد بۆ ئەنجومەنی وەزیران باش شتێکتان بۆ بژێڕمەوە لەسەر ئەوەی کە دیداری هاوڵاتیانمان هەبوو ئێمە 4 شەممان بوو لە وەزارەتی کشتوکاڵ بڵێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەکەوتە 4 شەم لە 4 شەم دادەنرا دەمانهێنا 3 شەم تەقدیر وابوو کۆبوونەوە دەکەوتە 3 شەم ئەمە ڕۆژێکی لە ئەنجومەنی وەزیران وتم کاکە ئێوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران سابت کەن ئێمەش وەزیرەکان ئیشمان هەیە مەواعیدی مسبەقمان هەیە بوون منم دیداری هاوڵاتیانمان هەیە جازار خەڵک دەبینین خەڵک لە ملالۆلا دێ تەمان هەیە لە زاخۆ دێ هەیە لە پێنجەندی هەیە لە کفری و کەلار دێ لە هەڵەبجە دێ ناتوان لە نەکایش ئاگاداریکەم کە کاکە من ئەم لەوێنین برادێکی بەرپرس لەوێن دەرگوتی جا فلان کەسەوە پێویست ناکە ئەمە هەبێ گوتم بۆ پێویست ناکە گوتی پێویستە وەزیری ئیشی خۆی بکە مدیر عام ئیشی خۆی بکە مدیر ئیشی خۆی بکە فەرمانبەر ئیشی خۆی بکە کابرا بۆ بێ وەزیری بینێ گوتم ڕاستەکەی ئەگەر وەزیری ئیشی خۆی کرد کە ئیشی خۆی ناکە ئەگەر بەڕێوەبەری گشتی ئیشی خۆی کردێت کە ئیشی خۆی ناکە بەڕێوەبەر ئیشی خۆی بە چاچی ناکە فەرمانبەر ئیشی خۆی بە چاچی ناکە گوتم ئەوە زانی بۆچێ باشە بۆ وڵاتێک و فیلەندا و سوید باشە کاکە پێویست ناکە کابرا وەزیری بینێ بەس مام حاجی هەبووە لەم دیداری هاوڵاتیانە کێشەی 7 ساڵی پێش ئێستا هێناوە وەزارەتی کشتوکاڵ بە نیم سعاتی بۆمان چارەسەر کردووە گوتمە کا مام حاجی جان تو لەکوێ بوو تا ئێستا 7 ساڵ پێش ئێستا گوتی قوربان فلان کەس ئەمن توانیمە مدیر عامەشی بیم تا بێم وەزیری بیم کێشەکەم بۆ چارەسکە بۆیان نەکردم و گویانی نەگرتم و کەس جوابی نەدامەوە زەمە بەسم ئەوەیە گوتم کاکە من نەکەر ئەوە واز لەوەی نایەنم ئەم پێشنهاد دەکەم بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەلایانی کەم ئەگەر بۆشتان ناکرێت مانجی 2-3 سعات دیاریکەن خەڵک ببینن بڕون ناو خەڵک بزان خەڵک معاناتی چی خەڵک کێشەی چی تێدەگەن کە خەڵک کێشەی چییە بۆ ئێمە وەڵام من لەم پشووی بڵێن سەری ساڵێکە دانراوە ئەمە وەکو فراکشن بەڕاستی خەریکی 2-3 پرۆژە بووین یەکێکیان ئەوەیە کە هەم خەڵکێکی خێرخواز و هەم خۆشمان بەڕاستی هێندێک پارە کۆکرایەوە بۆ ئاوارەکانی ڕۆژئاوا ئەوەی کە لە کەمپی بەردەڕەشن ئێمە چوین وەکو فراکسیۆن بەسەرمانکردنەوە ئەو هاوکاریەمان بابەش کرد بەسەر 3 چینکە ئێمە جیامان کردەوە 3 بەشیان ئەوانی کە منداڵی بێ باوک باوشیان کوژراوە لەو شەڕانەتەوە یا هەر دیار نییە بێوەژنەوەی کە هاوژینەکەی نەماوە کوژراوە یا هەر دیار نەیوا هەیە گیراوە و ئەوانی کە کەم ئەندامن بەڕاستی کاک حەشیم لەوێ کارەسات دەبینی پارەیەکی زۆر خەرج کراوە بەڵام
تەنها خێوەتێک دەبینی بەبێ خزمەت گوزارەکانی کا ڕاستە نەتەوە یەکگرتوەکانی UN هەندێک هاوکاری هێناوە هەندێک ڕێکخراو لێوێ هەن سەپەرشیان دەکەن هەندێک هاوکاریان کردوون بەڵام بەڕاستی لە ئاست ئەو پارێزە بەلاحینێ کە بیستمەکە بۆیان خەرج کراوە لە ژیانێکی زۆر کولەمەرجی ئینسان ئاوارەی ڕاستە من بە میوانیان دەزانم ئەوانە بەڵام ئاوارەی هەر خۆی بەڕاستی ناڕحەتە اینجا کێشە و گرفتی ژیانیشی هەبێ بێزێکە و ڕێگە بێ ینی خانەوادەیەک خێوەتێک کە ینی هەمووی 20 مەتر ناوێ ینی 20 مەتر مکعب دەبێت تا 6 کەس تێدایە لە 6 بەسەرەوە دەبێتە دوو خێوەتێکی گچکە بەرحاڵ ئێمە بەڕاستی پرۆژەی تریشتان هەیە لەم ساڵی نوێیە بەڵێ ئێمە دەرامەت و یەخۆ بڵین کەسانی خاپێراویستی تایبەت کەم ئەندامەکانی ئێرە لە سلێمانی بەڕاستی داواشن ئاراستە کردوتیان کەم ئەندامەکان سەفەریان هەیە سەیرانیان هەیە نەگەشتیان هەیە بارودۆخی ژیانیشان هەر باشنی لە ڕووی ئابووری ئێمە داواتانی دەکەن کە ئەگە هەر بە داوەتێکیش بێ بمان بکەن بتونمە بەسەر چاو کاکەمە هەوڵ دێنگە خەڵکێکی خێرخواز و خۆشمان وەکو فراکسیۆنیش ئێمە چمان پێ بکرێ بۆتان دەکەین بەسەر چاو بەیانی قەرار وایە ئێمە ژمارەیەکی باش لەوانە لە خزمەتیان دەبین و خزمەتیان دەکەین باشە زۆر باشە گەبین سەر پەرلەمان بە دیاریکراوی کە بە ڕێز سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی لەم خولە ینی ڕازین لە کارەکانی پەرلەمان لە ماوەی ئەوەی کە نیزکە زیاتر بڵین لە ساڵێک تێپەڕیەوە بەسەر تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان نەخێر بێگومان ڕازی نین پەرلەمانێکی لاوازە لە یاسا دەرکردن لاوازە لە چاودێریکردن و بە تایبەتی چاودێریکردنی حکومەت و وەزارەتەکان و کاروباری حکومەت بە شێوەیەکی گشتی ئەم پەرلەمانە لە یاسا دەرکردن بۆ زانیاری و بۆ زانیاری هەموو لایەک تا ئێستا ئێمە 5 یاسامان دەرکردووە بە دوو خولی یاسادانان بەشێکیشان هەموو دوو خولی یاسادانان بەڵێ کە ینی هەر خولەی 4 مانگە و جارێکیش 15 ڕۆژ درێژ کراوەتەوە 4 مانگ و 15 ڕۆژ و ئەم جارش مانگێک درێژ کراوەتەوە ینی 9 مانگ و 15 ڕۆژ بە 9 مانگ و 15 ڕۆژ بە هەمواریەوە بە ئینفازیەوە بە پرۆژە یاساوە 5یان پسند کراوە تا ئێستا ینی ئایا ئەمە لە وڵاتێکی کرد لە دنیادا باسی پێ بڵێ پەرلەمانێک لە ماوەی 9 مانگ و 15 ڕۆژ 5 یاسای پسند کردووە خەڵک دەڵێسی ئەو یاسانە پسندشان کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ژیانی خەڵکەیە ژیانی خەڵک بگۆڕن نەخێر یەکیان پەیوەندی بە یاسای سەرۆکایەتی هەرێمەوە بوو کە ئیشیان پێ بوو هەمواریان کرد یەکیان پەیوەندی بە ڕێکلاوی بازرگانی و یەکیان بە ناساندنی ڕۆژێک بوو بە ئەوەی جینۆسایدی ئێزیدەکان یەکیان ئەوەی ئەنجومەنی پارێزگا بوو کە ئیشیان پێ بوو ئەمانە زیادە ڕۆیەکانی ژڵین خان ئەوەی زیادە ڕۆیەکان کە تۆزی ئەویان پەیوەندی بە خەڵکەوە هەبوو باشە بۆیە بەڕاستی من سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمان بە گشتی وەکو ئەو بدامەزراوەیە کە پێی دەوترێ باڵاترین دەسەڵاتی یاسادانان چاودێریکردن ئێمە دەپرسم چەند چاودێری حکومەتی کردووە فەرمووی ئێمە داوامان کردووە کە کاکە پێویستە حکومەتی هەرێمی کوردستان لە مانجی دەدا پرۆژە یاسای بودجە بێنێ بۆ پەرلەمانی کوردستان هێناوێتی ئەم پەرلەمانە بە جدی لێ پرسیوەوە کە کاکە بۆ بودجە نایانی پرسیار دەکەین دەڵێن ئەوە پەیوەندی بە ئەو پەیوەندی و ئەو هەماهەنگی و ئەو ڕێککەوتنە هەیە کە لەگەڵ عێراق و لەگەڵ عێراقی فیدرال باشە ئەمن دە پرسیارشکە دەکەم ئایا وە کردوشمە تەبەن نەک بنێ ئەمە کردوشمانە لەوێ قسەی خۆشمانمان کردو بەڵام لێرە دێڵێمەوە ئایا ئەم پەرلەمانە کە نووسراوە بەرزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردن و مەرجەعی سیاسی هەرێمی کوردستانە ئایا وایە مەرجەعی سیاسی هەرێمی کوردستانە ئەم هەموو هاتوچۆی وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان حکومەت هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی ناوەند بووە پەرلەمان ئاگای لە هیچ هەیە ئاگای لێ نەبوو بڵێ هیچ نەخێر ئایا نابێ دەبێ بە ڕاشکایی سەرۆکی حکومەت یا وەفدی دانوستانکار بێتە پەرلەمانی کوردستان و ئەم هەنگاوانەی کە ناویانە بەڕاستی هەنگاو بە هەنگاو پەرلەمانی ڕوون کاتەوە و لە کۆتاییدا دەبێت پەرلەمان پەسەندی بکە ئەی مەرجەعی سیاسیانی چی بەڕاستی پەرلەمان بەشێکی خۆی لاواز کردووە بەشێکی حزب لاوازی کردووە کاکە خەلەلەکە لە مەسەلەن سەرۆکایەتی پەرلەمانە پەرلەمانتارانە فراکسیۆنی دەسەڵاتە ئۆپۆزیسیۆنە خەلەلەکە لەکوێکە وای بە شێوەیەکی حزبی بە شێوەیەکی گشتی حزب
پەرلەمانی کوردستانی لاواز کردووە و بێبەهایان کردووە و سەرۆکایەتی پەرلەمان یعنی من پێم خۆش بوو زیاتر کارا بووە و دەسەڵاتی خۆی جێب کرد بەبێ منەتی. خەلەکانیان چین بۆ نمونە وەکو باسم کردیانێن پەرلەمانە دەویسترێ بە شێوەیە بێ کە هاوڕێ لەگەڵ حکومەت بڕوە خۆی لە دنیادا شتیوان نابێ هاوڕێ بێت نەخێر پەرلەمان کە دەڵێ ینی بەرزترین و باڵاترین بدەسەڵاتی یاسادانانیانی چی یعنی یاسا پەسەند دەکە ئێستا فەرموو هەڵسان لێشی لە تعدیلەکانی کە لە پەیڕەوی نێخۆی پەرلەماندا کردویانە ئەوەیە کە ئەو پرۆژە یاسانەی کە بە حساب بارگرانی دارایی بۆ حکومەت دروست دەکەن دەبێ موافق حکومەت وەربگیرێ یەکا کە لە دنیادا شتیوان نییە فەرموو وەرە بە سەرۆکی حکومەت بێ تەوزیحاتی خۆی بدا وەرە باوەزیری دارایی بانکەین بۆ پرۆژە یاسانەی کە پەیوەندی بە دارایی هەیە یا باریژنەی دارایی بانجی کە گفتوگوی لەگەڵ بکەن بگەن بە سیغەیەک ینی ڕێیان گرتو لەوەی کە تو مەسەن پرۆژە یاسایە کە ڕەهەندێکی دارایی هەبێ دەبێ حکومەت موافقە بکە ئینجا تۆ پرۆژە یاسا بەرزکەوە لە پەرلەم خۆ بێدەسەڵاتکردنە بەڕاستی. باش ئەو باسی لایەنی یاسادانێک بەس وەکو چاودێری کەش هیچ نەکراوە بۆ نمونە لێپرسینەوەیەک بانک کێشتکردنی وەزیرەکان وەڵامدانەوەی پرسیار و ئاراستەکردنی پرسیار و ڕوونکردنەوە حکومەت هەماهنگنی لەم ڕۆژ نەخێر تەنها بۆ دوو بابەت یەکێکیان بۆ پرۆژە یاسای مادە هۆشبەرەکان وەزیری تەندروستی بانکیش پەرلەمان کراوە ئەویش گوێی لێگیراوە و بەشداری ئەو گفتوگویانی کردووە کە بۆ لە کاتی خوێندنەوەی دوم بۆ پرۆژە یاسای مادە هۆشبەرەکان کە لە حکومەتەوە ڕەوانە کراوە. دووەم وەزیری کارەبا کە بەڕاستی فراکسیۆنی ئێمە یعنی یەکێک بوون لەوانە کە داوامان کردووە کە بێ بۆ پەرلەمان بزانین داخۆ کارەبا بۆ ئاخراپە بەس بڵین میوانداری بوونەک میوانداری بڵێ جا بۆیە پێم وایە بەشێکی ئەم سەرۆکاتی پەرلەمان بەشێکی بەڕاستی خودی ئەم مؤسسەسەیە هەر لە سەرەتاوە کە ئەم جارەی ئەم خولی پێنجەمە ویسترا کە پەرلەمان لاواز بێ و نتوانێت ڕۆڵی خۆی ببینێ وەکو ئەو دەسەڵاتانەی کە هەیەی باش ئەی خۆتانێنێ مادەمەی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن خۆ بە دیارکراوی خۆتانی چتان کردووە کە گرنگتانەوە بارکی خۆتان هەڵساونی ڕۆژتان پێشکەش کردووە کە لە بەرژەوەندی خەڵکدابێ فرامۆش کرابێ وەڵا کاکەشم پێم خۆش ئەمە تۆزێک بەوردی بۆ خەڵک ڕوونکەمەوە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی 22 پرۆژە یاسامان لە دوو خولی وەرزی یاسادانان پێشکەش کردووە دویان گەڕێنرایەوە و 20یان لەلای سەرۆکاتی پەرلەمانە لەم 20 عرض دەکەم لەم 20 8یان خوێندنەوەی یەکەین بۆ کراوە بەڵام 12یان ماوە تۆ هێندێکیان هێندێک وەڵامی هاتۆتەوە هێندێکیش هەر نەهاتۆتەوە تەبان ئێمە لە کێوە ئێمە ئەو پرۆژانە بۆ کاک حەشی مەسەلەن پرۆژەی دروستکردنی هەژماری بانقی بۆ موسەخۆران و جێوەرانەوەی موسەی پاشەکەوت کراوەکان ئەو لەکەی پێشکەش ئەوە ئێمە لە 7 2019 پێشکەشمان کردووە تا ئێستا وەڵامی نییە پێشنیاری جێرانەوەی پاشەکەوتی موسەخۆرانی هەرێمی کوردستان دووبارە پێشنیاری چەسپانی شایستە داراییەکانی موسەخۆرانی هەرێمی کوردستان پێشنیاری یاسایی یا پێشنیازی یاسایی دامەزانی دەرسووە یەکەمەکان بەڵێ ئێوەشتان پێشکەشمان کردووە مەبەستم ئێستا دێمە سەر زانی بێشکەلەوە گە من ناکرد پێمە هەمووان بۆ خەڵک بخوێنەوە ئەو پرۆژانەی ئەگەر پێشتان خۆش هەمی دەخوێنەوە ئەوەی کە گرنگە و تا بەژیانی خەڵک ئێمە زانیت چێتمان کردووە ئێمە لەم 20 پرۆژە پێشنیازە یاسێکی پێشکەشمان کردووە بارەکانمان زیاد کردوێتەوە ئەوە کە پەیوەندی بە باری سیاسی حکومڕانیەوە هەیە پێشنیازی هەمواری یاسا سەرۆکایەتی هەرێمی پێشکەشمان کرد و کاتی خۆی بەڕاستی کە لە پێش پرۆژە پێشنیاری برادرانی پارتی و یەکێتی گۆڕانکردن بۆ سیاسەی سەرۆکایەتی هەرێم پێشکەشمان کرد بوو بەڵام بەداخۆ نەخستە بەرنامەی کار و نەیاندا بەلیژنی یاسایی بۆی کە ڕاوسەرنجی خوارسە بڕێن و بهێن بۆ هۆڵی پەرلەمان بۆ خوێندنەوەی و خوێندنەوەی دومی کە و کاتی مەگەلەی خۆشمان کرد بەڕاستی و پرۆژەی ڕێکوپێک و هاوسەنجیش بوو پێشنیازی یاسی بەدام بەزاوی کردنی هێزە سەردارەکان هەرێمی کوردستان ئەمە دوو لە بواری سیاسی حکومڕانی لە بواری کشتتوکار و بەرهێنان و ژینگە پێشنیازی یاسا بیمەی کشتتوکار لە هەرێمی کوردستان کە ئەمە خوێندنەوەیەکەین بۆ کراوە کە ئەمە بەڕاستی ئێمە زۆر دڵمان بەم پرۆژەی خۆشە پرۆژەکە چی لە خۆ باسی بیمە کشتتوکار دەکەواتە ئەو زەرر زیانە سروشتیانەی کە لە دەست ینی جوتیاردانیە
و بەرهەمی کشتتوکاڵی دەکەوێت پێویستە حکومت قەرەبوویان بکاتەوە لە ڕێگەی دروستکردن لیژنەیەک کە وەزارەتی کشتتوکاڵ سەرپەرشی دەکات و خەمڵانی بۆ دەکات و قەرەبووی ئەو زوتێران دەکاتەوە کە زەرەر و زیانیان پێکەوتە بەهۆی بۆ نمونە لافاوێکە بۆ نمونە وشکە ساڵیە بۆ نمونە پەتایەکی کشتتوکاڵی پێدا دەبێت کە لەدەست زوتیارەکەی و حکومت عیلاجی ناکە پێویستە قەرەبوو بکرێنەوە ئەمە خوێنەوەیەکەین بۆ کراوە ئێمە دڵمان پێخۆشە بەڕاستی مژدەیەکیشە بۆ زوتیاران پێشنیازی هەموارکردنەوەی یاسای بەرهێنان ئیژمارە 4 2006 هەرێمی کوردستان ئەوە بواری کشتتوکاڵ بواری قوتابیان بەرکارکردنی یاسای قانون تەشغیل الخەریجین الأوائل ئێمە پێشکەشمان کردووە پێشنیازی پێدانی مخەسەساتی مانگانە بۆ قوتابی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان پێشنیازی یاسای سندوقی پێدانی قەرزی خوێندنی ئەهلی بۆ بەکەلەرێز و بۆ لە هەرێمی کوردستان پێشنیازی بڕیاری پاراستنی مامۆستایان و ڕێبەرە پەروەردەیەکان لە هەرێمی کوردستان ئەوە کە پەیوەندی بە قوتابیانەوە هەبێ ئەوە کە پەیوەندی بە ژیانی گوزەران و چین توێژەکانی خەڵکەوە هەیە پێشنیازی هەمواری یاسای ژمارە 22 ساڵی 2012 یاسای ماف ئیمتیازاتی کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت پێشنیازی هەموارکردنەوەی یاسای ڕاژە و خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەرکاری یاسای واتە ئینفاز قانون تعويض المتضررين الذين فقدوا جزءا من أجسادهم جراء ممارسات النظام البائد پێشنیازی یاسای بیمەی تەندروستی لە هەرێمی کوردستان ئەوەی کە پەیوەندی بە بواری پاراستنی ڕەوشتی گشتی و سیستەمی گشتی کۆمەڵگا نیزام عام پێشنیازی یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی پێشنیازی هەموارکردنەوەی یاسای هۆشبەرەکان پێشنیازی یاسای پشتیوانی دارایی کۆمەڵایەتی بۆ ئافرەتانی تەمەندار پێشنیازی یاسای گەشەپێدانی خێزان لە هەرێمی کوردستان پێشنیازی یاسای بیمەی کۆمەڵایەتی بۆ منداڵانی بێباوک باری دامەزراوەکان پێشنیازی یاسای سندوقی خانەنشینی کە ئەم سندوق تا ئێستا نییە پارەش لە فەرمانبەر دەکرێت ئیستیقطاعی لێ دەکرێت چەند ساڵە پارێ جێدراوەتەوە سندوقیش نیە و ئەم پارە چی لێ دێ چی لێکراوە پێشنیازی بەراری دروستکردنی ئەژماری بانقی بۆ موچەخۆران و جێرانەوەی موچە پاشەکەوت کراوەکان باش پێشنیازی یاسای دەستگای کۆنتڕۆلی جۆری دڵنیایی لە دام دەستگاکانە بە تایبەتی لە سنوورەکان بەسم ئێمە ئەوە پرۆژەکانی ئێمەیە پرۆژانی کە کاریگەرێنە سەر ژیانی خەڵکەیە بۆ نمونەوەی کۆنتڕۆڵی جۆریەکە ئەوەی موچە و پاشەکەوت و ئەوانە تا ئێستا خوێندنەوەی یەکەمیشان بۆ نەکراوە پرایس کراوە نەخێر ئەوانەی دامەزراندنی مەسەلەن دەرچوانی زانکۆ نەخێر ناوەڵەوە حکومت برارێکیدا خۆتان زان یەکەم و دوم وسێ مەکان بەزەوە بۆ تەنها بڵین ساڵی بوو بەڵێ ئێمە داوامان کردو کە ئەو چەند ساڵێن ڕابردوو کە بۆیان بکرێ نەخێر نەکراوە ئەوە دەمێنێتەوە بۆ بەڕاستی ناکارایی پەرلەمان ئێمە نەکرد ئەوە کاک حەچیم لە بوارێکەدا کە بواری پرسیار یا هەندێک دەچێتە بواری پرساندنیش بە پێی پێڕەوەی خۆی پەرلەمان ئێمە زیاتر لە 130 پرسیارمان ئاراستەی پەرلەمانی وەکو فراکسیۆنی خۆتان بەڵێ 130 پرسیارەوە بەڵام لەوەی تقریبا نزیکی تەنها 50 پرسیارێک بە ئایا بەنا بەڕوونکردنەوە وەڵامی فراکسیۆن دراوەتەوە تا ئێستاوی کە وەڵام نەدراوەتەوە نەکرد ئەوە لیژنە هەیە یعنی بۆچی پرۆژە یاسا یا پێشنیازی یاسا خوێندنەوەی یەکەم بۆ ناکریا مەسەڵەن ناخێتە بەرنامەی کارەوە بۆچی بۆ زانێ بەرەسان لیژنە هەیە کاتێک راپۆرتی پێشنیازە یاسایەکی ئاراستە کرا بۆی کە راپۆرتی خۆی ئامادەکە بۆ سەرۆکایەتی پەرلەمان یا بۆ لیژنەی یاسایی پەرلەمان ینی زیاتر لە 2 مانگ و 20 ڕۆژ ئەم پرۆژەیە کە دەبوو راپۆرتی خوێنی لەسەر بنووسن لای ئەو لیژنەی مەسەلەن بۆ منە کشتتوکاڵەیە داراییە یا مەسەلەن تەندروستی ماوەتەوە ینی ناتوانێت راپۆرتی خۆ بنووسن ینی ئەم لیژنانەش بەڕاستی کارەکانی خۆیان بەچاچی نەکردووە هێنم پێم وایە ناکارایی پەرلەمان هەر یەک شت نییە ناکە سەرۆکایەتی پەرلەمان کۆی مؤسسەی پەرلەمان و لیژنەکانش بەڕاستی بەرپرسیارن لەوەی کە کاتێک وەڵام نادەنەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان راپۆرتی خۆیان پێشکەش ناکەن بێگومان ئەم
پرۆژه یاسایی من باش. لێ ماوەتەوە بە شێشی تەبان بەس ئێوە هەمانگیتان هەیە مەسەن لەگەڵ فراکسیۆنەکانی دەستەڵات یاخود دەرەوەی دەستەڵاتیش وەکو ئۆپۆزیسیۆن کە ئەنی هەمانگی بکەن لە پێناوە مەسەلەن بۆ ئەم پرۆژانەی کە خۆتان و ئەوانیش بڵین بەگەر پرۆژیان هەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە هەمانجیمان هەیە پێشمان گوتوون و دەریش کەوتووە ئێمە هەر پرۆژەیەک لەلا هەر فراکسیۆنێک و پێشکەش کرابێ لە کاتی خوێندنەوەی دومدا و خوێندنەوەی سێم کە دەنگدانی سە دەکرێت ئێمە پرۆژەکەمان بەدڵ بوو بێ پێمان باش بوو بێ و پێشنیار و قسەی ئێمەشی تێدا جێکرابێتەوە کە بە باشمان زانی بێ ئێمە دەنگمان پێداوە تەمەشامان نەکردم پرۆژە ئیچەیە و من بەڕاستی تەنها لەو خاڵەدا ئێستا من لەو ڕووە حقەتەن مسپاسی سەرۆکاتی پەرلەمان دەکەم کە لەو 20 پرۆژە ئێمە 8 پرۆژەمان خوێندنەوەکەین بۆ کراوە ئەوە جێگە دڵخۆشیە بەڕاستی من پێم خۆشە ینی فەرموو بە ئەم سەرۆکاتی پەرلەمانە بە چوار کاری تری ئاوا بکە بزان من ناسار نام بەس دەستخۆشی لێ بکەم باش یعنی خۆمە ئێمە لە خۆڕەخنە ناگرین باشە بەس بۆیە ئێمە بڵێ ئەم هەمە هەم جێمان کردوتەبان بۆ مؤسسەی پەرلەمان کاکەچیم نابێ حیزبیانە بیرکاتەوە فراکسیۆنەکان ئێستا ئەمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕاستە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەڵام لە پەرلەمانات و مؤسسەیەکی کە نوێنەرایەتی هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەیت دەبێت چاوت هەموو خەڵکی هەرێمی کوردستان و چین توێژەکان ببینی علاقەی نییە ئەمە فراکسیۆنی پارتی ئەمە یەکێتی ئەمە گۆڕان ئەمە کۆمەڵەمە یەکگرتوویەکەشکەیە یعنی بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورە ئەوەیەکێکە لە خەلە لە هەرە گەورەکانی ئەم مؤسسەیە کە خەڵکێک ئاوا بیر دەکاتەوە باش ئەوە ڕخنت لە پەرلەمانگە بەس سەر حکوومەتی نوێش ینی کۆمەڵێک بەڵێنرا بە خەڵک ینی نەوتی سپی پێش مەسەلەن زستان دابەش بکرێ شەفافیت لە داهاتەکان حکوومەتی تازەستا ئێستا مەسەلەن شتێکی و تۆی کردووە چکە پێشتر لە وتاری مەسەلەن 100 ڕۆژە حکوومەتە بوو کە گەندەڵێکیان تا ڕادەیەک سنوردار کردبێ کاک حەچیم مناڵم حکوومەتە هیچی نەکردووە حکوومەت بۆ پێویستە بۆ خۆی باسیش شتە باشەکانی خۆی بکە باش وانە بەڵام دەڵێم حکوومەت بەرە سەرۆکی حکوومەت لە وتارەکەی خۆی بە دوایەوەی کە 100 ڕۆژ تێپەڕانەکە 100 ڕۆژ زیاتر بوو 250 ڕۆژ و 7 ڕۆژ بوو بەڵام بە هەر حاڵ ڕایگەیان کە ئێمە داهاتمان 150 داهاتمان لە هەرێمی کوردستان زیاد کردووە وایە ئەوتی تا کۆتایی 2019 150 زیاد دەبێت داهاتی ناوخۆ بڵێ ئەوە ساڵ تێپەڕی بڵێن ساڵ تێپەڕی و بەشە بودجەی خۆیان لە حکوومەتی فیدرالی وەرگرتووە بەڵێ نەوتی خۆیان بۆ خۆیانیان فرۆشت و پارەکان وەرگرتووە باز و ڕسوماتیش زرائی بیش 2 قات و 3 قات زیادی کردووە حەزەکەم بیزانی ئەمە دەپرسم ینی ئەگەر حکوومەتێکی کارە حکوومەت خزمەتی خەڵکی کردووە دەپرسم ئایا نەک بە ڕێژەی 150 بە ڕێژەی 102 ژیان و گوزارانی خەڵک گۆڕاوە نەگۆڕاوە ئەمە حەز دەکەم با ببینانی با خەڵک بابیڵێ با بزانم لەکوێ گۆڕاوە پاشەکەوتی موسێ هیچ بۆ ژێردراوەتەوە کارەبای باشتر بووە موسێ زیادی کردووە پلە بەرزکردنەوە بووە نەوتی سپید دابش کرد من حەزەکەم بزانم چی ینی خود دەبێت چارش دەبێت خەڵک هەستی پێ بکە بیبینێوانە باش لە شەفافەتی شەر هیچ نەبوو چکە وتی ئێستا وڵاتێک دەتوانێت بزانێت داهاتی داهاتەکانی هەرێم و نەوتوانش چەندە ینی خۆش ئێستاش نایزانێت خۆ داهات لە کاتی خۆشی دەکات حەچیم ئەوە کە لە سامانە سروشتەکان بڵاو دەکراوە لە سایتی سامان سروشتەکان کە نەوت ئەوە کە بەڕسمی ئێستا ئەوش نەماوە بۆ زانایتان ئەو کاتەی ینی کە زۆر خەڵک ڕخنی لە کابنی هەشتم دەگرێت کە زۆر ناشەفافە ئەوەندەی هەبوو ئەوەندا هەسم دیسان هەر ڕخنەمان لێ هەبوو چکە من لە ئەنجومەنی زیران باسم کرد نەگە ئێستا بیڵێم وتم کاکە ئەم قەزێم داهاتمان بە تایبەتی نەوتمان شەفاف نیە گوتیان ئەوە کاک ئاشتی هەورامی گوت کاکەوتە سایتێک هەبوو گوتم کاک ئاشتی ئەوە بەس سایتەکەیە و بەس باسی نەوت دەکات کە بە شێوەیەکی ڕسمی بەرە دەکرێت بۆ بەندەری جیهانی تورکی لێ بەرە دەکرێت بۆ دەرەوە گوتم باشە ئەدی ئەوەی کە لە کەورگۆسک ئەو هەموو تانکەرە سەری دەدو یەک ناوە بۆ زاخۆ دەڕوا ئەوی بڵین بۆ لێرە لە سلێمانی بۆ ئەوەی کە لێرە بە باشماغدا دەڕوا بە پەروێزخاندا دەڕوا گوتم حەز دەکەم بزانم ینی ئەوە داهاتەکەی چەندە و دەچێتە کوێ بۆچی ئەو نەوتە گوتمە دەوەی کە کاکە زانیاری دقیق و پشت ڕاستکراوە هەیە کە ینی بەرپرسی باڵام هەرێمە هەیە بە 15
لە فڵان کێڵگەنەوتی مەسەن شەریکە ئەمە داهاتەکەی بۆ دارایی هەرێمی کوردستانە بەڵێن بەرپرسە بووە بڵێن 150 بەڵێ باشە سپاس دەکەم ناوبڕێکمە دواتر قسەی زیاتر لەسەر پرۆژە چاکسازی قسەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکەنەوە وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 سلیکۆنی واشێری حراری براندێکی نوێی سەردەمیانە و ڕێگە پێدراوە و ئاڵمانیە بەکاردێت بۆ سەرجەم و شوێنانی کە حرارین و گەرماتەیاندا لەسەر و 380 پلەی حراریەوەیە ئەم سلیکۆنە توانای چاکردنەوەی سەرجەم شکاویەکانی هەیە سلیکۆنی واشێری حراری توانای چاکردنەوەی بەشەکانی ئۆتۆمبیل و بەشی میکانیکی کارگە و شوێنە بەرهەمهێنەرەکان و چەندین شوێنی تری هەیە ئەم سلیکۆنە گەرانتی لە 100% لەگەڵدایە و توانا و هێزەکەی سەرسامت دەکات ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی فاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سەڵاتان لەبێت بینێرانی بڕێز کاک ئەبسەر پێش ناوبڕەکە باسی شەفافێت کە دەگە شتێکت مابێت لەسەر شەفافێت وتت بەرپرسێ مەسەلەن شەریک بۆ ئەگەر شتێکت مابێت لەسەر شەفافێت دوای بینی سەر بە شێوەیەکی گشتی بۆ چوونیەوە لەسەر ئەم پرۆژە چاکسازی چیکەی سەر لە پەرلەمانە وا بڕیارە بەم زوانە پەسەند بکرێت وڵی کاک حەچم ئەو پرۆژە بەنای پرۆژەی چاکسازی لە خانەنشینی موچە و دەرماڵە و بەخشین ئیمتیازەکانی دیکە خۆی ئەم پرۆژەیەکی ناتەواوە و پڕە لە کەم و کوڕی بۆچی ناتەوە پرۆژێکی شامل و گشتگیر نییە ئەگە باسی چاکسازی بکەی دەبێت گشتگیر بێ لێرەدا تەنها باسی چاکسازی کراوە لە خەرجی لە خەرجیشدا باسی چاکسازی کراوە لە موچە و لە خانەنشینی و دەرماڵەکان ئەمە دەبوو ئەگەر پرۆژێکی چاکسازی گشتگیر و شامل وایە دەبوو باسی داهاتیشی کرد بە داهات وەکو بڵین چی داهاتی نەوت داهاتی کومرک داهاتی سەرسنوورەکان داهاتی ناوخۆ وەک پێش ئاماژەم پێکرد ئەو هەم باز و خەراجە زیادی کردووە یعنی ئایا داهاتی هەرێمی کوردستان چەندە ینی پێویست بەڕاستی زۆر بەڕوونی لێرەدا باز بکرێت کە چاکسازی لە داهاتیش لە هەرێمی کوردستان و ئینجا لە خەرجەکان ئینجا لە خەرج ئەم بەشەی باس کردووە تەنها باسی بەشی موچە و خانەنشین کردووە ئەم پێم وا بدە و بەڕاستی ینی شامل بێ بۆ ئێمە لەمڕۆ سەرنجمانە سەر ئەم پرۆژەیە هەیە پرۆژەی شامل نییە و پرۆژەیەکی جوزئیە بە شێوەیەکی جوزئی باسی چاکسازی بەشێکی کردووە باشە تێبینەکانی خۆتان داوە بە سەرۆکایەتی پەرلەمان یاخود دیارتنی و تێبینانی کێوە
لەسەر پرۆژەکەتانە چییە بۆ نمونە؟ بەڵێ ئێمە تێبینی خۆمان لە ڕێگەی کاستۆران ئەمریکا لە لیژنەی داراییە سەرنجەکانی خۆمان من هەموو پێداون داوایان کردووەکو فراکسیۆن هەمومان پێداون بە وردیشەوە دیراسەمان کردووە و مادە بە مادە بەرگە ئێمە قسەی خۆمانمان لەسەر کردو تەبان ئێمە ئەم پرۆژەیە بۆ نمونە ئەم پرۆژەیە کە لە ڕووی ئەوە ناتەواوە کە ئەمە پرۆژە یاسایەکشمان پێشکەش کردووە پێشتر باسم کرد باسی پاشەکەوتی موسە ناکە باش جێڕانەوەی پاشەکەوتی موسەی فەرمانبەران لە کاتێکدا پرۆژەی چاکسازی کابینەی هەشتەمی حکوومەت هەرێمی کوردستان بەم هەموو کەم و کوڕی و گرفتانی کە هەیبووە قەیرانانە کە تێیدا بووە کە وەکو بەشە بودجەی عێراق نەداهات نرخی نەوت دابەزی بوو و شەڕی داعش بوو بۆ هەرێمی کوردستان وەکو ناوخۆ ینی سەقامگیر نەبوو ئاسایی نەبوو ئینجا لە پرۆژەکەیدا ئاماژە بەوە کرابوو کە لە ڕێگەی حسابێکی بانقیەوە پاشەکەوتی موسە دەژێڕینەوە بەڵام ئەم حکوومەتە بەم هەموو داهاتەیە کە ئێستا وەری دەگرێت باسی ئەم پاشەکەوتی موسەی تێدا نیە لەکاتێکدا کە دەتوانێت ینی بە شێوەیەکی قۆناغیش بە قۆناغ دەکرێت ئەم پاشەکەوتی موسە بژێڕێتەوە بۆ فەرمانبەران کە مافێکی یاسایی و ئاسایی خۆیانە مەسەن لەم پرۆژەدا باسی کەمترین خانەنشینی هێزەکانی ناوخۆ ئاسایش پێشمەرگە نەکراوە بە تابەتی پێشمەرگە کە من لێرە وەکو بەرگرێک لە هێزی پێشمەرگە بەگشتی پێشمەرگەی هەیە پەیوەندی پێوەکردنیان نەکی یەک و دوو زۆریش مافی خۆشیانە دەڵێت دوای 20 ساڵ پێشمەرگایەتی کە لەوانە بوو وەکو هاوڕێکانی لە شەڕی داعش شەهید بن بەڵام دەڵێت دوای 20 ساڵ بە 120,000 خانەنشین بوو ینی ئەمە معقولە ینی ئەمە دەکرێت ئاوا قبول بکرێت ئەی باشە بۆ ڕۆژی تنگانە یان لە کاتی ئاساییدا ئەم هەم پێ هەڵاگوتنوانە بە پێشمەرگە و سمبولی پاراسی نیشتیمان و عزەتی نیشتیمان و ئەی کاکە بۆ لەوەدا ئەوە ئاوا تەماشای دەکەی بۆ ئێمە بەڕاستی لەمەدا پێشنیاری ئێمە ئەوە بووە و لەسەریشی سوور دەبین و ئامادەشین لەسەر ئەم بڕگەیان هەردەنگ بە یاساکەنی دەنگە چاک نەکرێت کە بەلایانی کەم خانەنشینی لە 400,000 کەمتر بەڵێ ئەی موچەش توکای خەڵکی کەمەندام هەیە مەسەلەن موچەکەی هیچ سەرچاوێکی داهاتین 150,000 موچەش بڵین ئەوەش دەبێت لە خاڵی باسمان خۆی کردێ بەڕاستی ینی بەلایانی کەم لە سیاسەتی کەمتر نەبێ خۆی بە حسابی خۆیان نابێت لە سیاسەتی کەمتر بێ و خاڵێکی کە باسی دەرماڵە دەکا خۆی 154 پێم وایە 56 ئەوە کە ئێستا خەڵک وەری دەگرێت دەرماڵەیە 144 موچەی بنەڕەتی بەڵێ ئەم دەرماڵە چی دەکردوتەوە هاتووە دەیانەوێت بە ئارەزوی ئەنجومەنی وەزیران دەستکاری بکەن لەوێدا ئاماژەیان پێکردووە کە ئەمە بژێدرێتەوە دەساتەکە بژێدرێت بۆ ئەنجومەنی وەزیران دەرماڵە بە ئەنجومەنی وەزیران بەڵێ ڕاست نووسیویانە بە پێ ڕێکاری یاسایەکان و ئەوانە کار پێکراوەکان بەڵام بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوە نین منێک لە بارەخم لەگەڵ ئەوم کە ئەم دەرماڵانە دەسەڵاتی حکوومەتی هەرێم نەبێت کە دەستکاری بکە بەڵکو بین بە پرۆژە یاسایەکی سەربەخۆ چارەسەری بکرێت ئەمە پێم وایە ئەمە لە دادگەری و نزیکتر بێ و مافی خەڵک زیاتر دابینکە ئەی سەبارەت بە موچەی پلە باڵاکان چونکە ئێستا ڕێخەنی لەسەر دروست بووە ئێستا هەندێک ینی هەواڵی شەیە کە دڵە هەندێک فراکسیۆن ئێوە لەگەڵەوەدان کە دەیانەوێت ئەو مەرجی 45 ساڵ تەمەن و 5 ساڵ خزمەتە لابەرن و موچەی پلە باڵا ینی کەمێک دەستکاری بکەن ئێمە هیچ ڕێککەوتنێکمانەگەر هیچ کەس نەکردووە تا ئێستا باش ئێمە وەکو فراکسیۆن بۆ زانیاری بەڕێستان و هەموو لایەکیش و لە کاتی خۆیدا ئێمە بە ژمارەشەوە دێڵێ کە ئێمە لەگەڵ کەمترین موچەین بۆ پلە باڵاکە کەمترین موچە بۆ دوایمە ڕێژەکەش باز دەکەین بەڕاستی بەڵام با کاتی خۆی بێ با خوێندنەوەی دوم بۆ ئەم پرۆژە یاسایە بکرێت لە کاتی مناقەشەدا و ئێمە لە هۆڵی پەرلەمانیش بۆ ڕایگەشی ڕای دەگەین کە معقول نییە و ناکرێت بەڕاستی پێشمەرگەیەک پاش 20 ساڵ 220,000 بە خانەنشین بکرێت بەڵام پەرلەمانتارێک بۆ 4 ساڵ تەمەنی ئێستا 26 ساڵە بە 4 ساڵ پەرلەمانتاری بە 5 ملیۆن خانەنشین بکرێت
25,000 هێندەی پێشمەرگەی هەژار و داماوە ئێمە بەڕاستی بە هیچ شوێکی لەگەڵ ئەوەنەگەر بیانە هەروە خۆی بیهێڵنەوە مەسەلەن ئێمە دژی ئەوەی ئێمە بەڕاستی ناشارمەتەوە وەکو فراکسیۆن هەمومان قسەمان دەکرێتەمان یەک ڕاشین با هەموو ڕایگەشتی بیزان یەک ڕاین کە کەمترین موسێ هەبێ بەڕاستی ینی هیچ لەگەڵ ئەوەنی کە ئەم هەموو سەر و خوارێکە هەیە ئێستا هەیە تەبان گوناح کاکەم بابن باشێک پێ بڵێم براکە کاک حەشیم ئەوە ئەمە تەمەن مزامەری خەڵک ناکەنی بخوا بۆ ئەوەش نیانی هیچ ئێستا خۆ پیس دەنگدانشین بۆ دەنگدان بێ ئەمە 5 ساڵ خزمەتی پێشمەرگایەتیم هەیە پێشڕاپەڕینیان لە 1970 بۆ 92 و 4 ساڵ خزمەتی وەزارەتم هەیە ئەوە ساڵ و شتێکیشە لە پەرلەمانم بێزگە لە خزمەتی گشتی ئەوەی کە پێشمەرگایەتی و حزبایەتی و ئانە لەوەی گەڕێتەوە نزیکەی ینی دەکا بڵێنتە 15 ساڵ 15 زیاتریش یعنی ئەگەس بینێکە ئەمن ئەم دوای پەرلەمان پاش ئەم هەموو خزمەتی خۆم دەڵێم باسی خۆم دەکەم نەک یەکێک 4 ساڵ هاتووە پاش ئەم هەموو خزمەتە تەبان ئەم پەرلەمانە سمێنێکە ملیۆنێک شتێکی بدا بە من ینی زیاد مەرگ دەکەم وەرنەگرت بە حەزەکەم بیزانی ینی پێم سێری نازم ئەو خەڵکە هەڵپەی چی دەکە ینی بدرێ بەسم بە 4 ساڵ کابرا 6 میلیۆنی وەرگری 5 میلیۆنی وەربگرێ باشە بەس ینی بگە ئەوە کێزەرەی بۆ خۆشمان هەبێ بەڕاستی من ینی وەکو قەزیەکی وەکو لایەنێکی شەرعی و لایەنێکی واقعیش کە پەیوەندی بەم خەڵکی فەقیر و ژارەوە هەیە ئێمە وەکو فراکسیۆن ئەمەمان قبول نییە تا چەندێک گرینگە مەسەلەن جگە لە خاننشین لە موچەژ ینی ئەم نادات پەر ڕێک بکرێتەوە پلە باڵا بۆنم لە کاتێک کە 8 ملیۆن فەرمانبەرێک مەسەلەن 500-600 هەزاری وەردەگرێ چەندە گرینگە لە کاتی موچەژدا ینی نەک ئێمە لەگەڵ ئەوەشین ئێمە لەگەڵ ئەوەشین بەدی بهێنرێت ئێمە لەگەڵ ئەوەشین چکە یەکێک لە کێشەکانی ئەم پرۆژە یاساژ ئەوە یەکێک گرفتەکانی ئەوەی کە باسی ئەوە ناکە کە دەڵێ ینی ئامانج لەم پرۆژەیە جێبەجێکردنی بنەمای دادگەریە دادگەری نابێ ئەم هەموو سەر و خوارێ لە موسابێ باش زەکا کە بۆ مەسەن خۆ ینی بابین ئەوەی کە فەرمانبەری ئاساییە کە موسەکانیان کەمە بابین تۆزە پێ هەڵا بین کاکە خۆ بە باسکرا کە داهات زیادی کردوەکە باشە بەس لەسەر زیادکردنی داهاتیش حکوومەت مەسەن دابشکردنی ئەو سێ موچەی کۆتایی ساڵی ڕابرد 2009 خسۆتە ئەم ساڵ ینی خەڵک لە نەورۆز موچەی مانگی 12 مەسەلەن 2009 وەردەگرێ هین دەکرا ینی ڕێکردنەوەی کە بێ ئەگەر مەسەلەن بتوانن مەسەلەن ئەگەر هەموو ژنەکەن کەمێک ڕێک بکرێتەوە ئەم دابشکردنی موچەیە بەڵێم پێما دەکرا بەم هەموو داهاتە زۆرەی کە حکوومەت هەرێمی کوردستان ئێستا دەستی دەکەوێت بڵێ دەکرا بەس بۆچی دەستی بۆ نابن مەسەلەن لە کاتێکە هەندێک زانیاری بازلەوە دەکەن ئێستا مەسەلەن و داهاتی کە هەرێم مانگانە دەستی دەکەوێت ڕێک لەو داهاتە زیاتر کاتی خۆی لە بەغداوە لە 2013 باشی حاڵەدات پرۆژە بوو مەسەلەن پێشینەکان هەبوو وڵا بە سادەی جواب بدەمەوە نەک وردی و قۆڵی کەمەوە لەبەرەوەی خەمی خەڵکیان نییە بەڵێتەوە باشە سپاس دەکەم بچینە سەر بابەتێکی تر مەسەلەی دۆخی عێراق ئەو خۆپیشاندانەی کە لە عێراق هەیە هیچ پەندێکی تێدایە مەسەلەن بۆ دەسەڵاتدارانی هەرێم ینی پامی تێدایە دەبێت چی بکرێت لە هەرێم وەڵامە کاتی خۆی لە کۆبوونەوەیشی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان باسمان کرد کە ڕاست ئەمە ئێستا لە عێراق ڕوودەدا بەڵام ئەمە پێویست دەکە هەرێمی کوردستانیش باش هەڵوەستی لەسەر بکە خەڵک بۆ هاتووە سەرزادە لە عێراق چەند مانگە ینی زیاتر لە نزیکە تا 500 کەس کوژراوە هەزارها کەس بریندار بووە بە هەزارها کەسی گیراوە لەم ڕۆژان چەند هەزار کەسیان ئازاد ئایا خەڵک بۆچی هاتووە سەرزادە ینی بۆچی ئێمەگەر خەڵک دوای ئەوەی کە معاناتێکی زۆری هەبووە دوای کە گرفت و کێشەیەکی زۆری هەبووە ڕوژیان گوزەرانەوە ناسار بوو ئێستا تەقیوەتەوە کاکە خۆ لە خۆرا خەڵک ناتە سەرزادەی ئەو هۆکارانەی کە خەڵکی ناوتە سەرزادەی و ئێستا ڕازی نین بەوەی کە هیچ کامێ لەو دەسەڵاتانەی کە جێبەجێکردن و یاسادانان و سەرۆکاتی کۆمارە وەک خۆی بمێنێتەوە داوای لاسوونی هەموو ئەو سیاسی و حیزبیانە دەکەن ئەنی هۆکارەکانی لێرە لە هەرێمی کوردستانیش مەوجودە هەیە باش ئێمە بەڕاستی باسمان کردووە لێرەش دەیڕێنەوە تەبان ئێمە هیچ تەمەنا ناکەین بە حەقەت تەمەنا ناکەین کە ئەم باردۆخە لە هەرێمی کوردستان ڕوودا بەڵام بەڕاستی هوشداریش دەدەین ینی ئەم دەسەڵات هەرێمی کوردستانیش وریا دەکەینەوە ئاگاداریان دەکەینەوە کە هیچ بە دووری مەزانن
لە شوێنێکی تەبەن پریشکێک خۆجار وێ ئاگرێکی گەور لە پریشکێکی گسکە دروست دەبێت باشە بەس دەکرێت بەڕاستی بۆم لە چڕوانگەیەک و بێراچونە بۆ خۆیاندا بکەن لە چڕوانگی کۆلە خەڵک ئاش ببنەوە ژیانی خەڵک خۆشکە کێشە و گرفتەکانی خەڵک چارەسەرن کاکە ینی فەرم و خەڵک ینی ئێستا چەند هەزار کەسمان هەیە لەم هەرێمی کوردستانی بێجێگە و ڕێگەیە ئایا حکومەت هەرێمی کوردستان هیچ پلانێکی هەیە بۆی کە خەڵک جێگە و ڕێگەی هەبێ و خاوەنی خانی خۆی بێ کار ئەسانشی بۆ بکە هیچی هەیە جا بۆ هەلی کاروانش پلان نەبووە بۆ هەلی کار باس ناکرێت تەبان ئێستا فەرم و ئەم هەموو بەسەرەن دەرچوومان هەیە لە هەرێمی کوردستان ینی زیاتر ئێستا بە ساڵانی زۆر زیاتر لە 200,000 کەس هەیە لە هەرێمی کوردستان ینی ئێستا بەم بجەزە بەلاحێکە بەدەستیانەوەیە ئەو پارێکە دێتە دەستیان کۆیان کردوێتەوە ناتوانین ساڵانە ینی هەلی دامەزادن بۆ چەند هەزارێک 20 بێ 30 بێ کە کۆمەڵی کێشەی خەڵکی پێی چارەسەر دەبێ ئیعلانکەن و ڕابگەێنن ئایا بینی ناتوانین کۆمەڵێک کارگە هەیە مەسەڵەن بێمەسوودی لێبین کاکە ئەم دەسەڵاتی ئێمە زانیێکی حەشیم با شتێک ئارزکرد ینی دووبارەشی دەبێتەوە بەڵام خەمی خەڵکیان نییە کاکە خەمی ژانی خەڵکیان نییە خەمی ئەوەیە کە ئەم وڵاتە چی بەسەر دێ پلانێکیان نیە بۆی کە ئەم وڵاتە بەرەو پێش بچێەوە خەڵک بردەوردە کاکە با دانەمەزێ وەلا هەلی کاری بۆ بدۆزەوە باش ئێمە باش شتێک بڵێن مەسەڵەن ئێستا فەرمانبەرمان زۆرە دەواازەی تر هەیە هەلی کار بۆ خەڵک بدۆزینەوە مەسەڵەن فەرمانبەر لە فەرمانگە زیاد بێسە ئەمە با ناشتێکمان هەیە خۆمەرزنی هەر بدامەزانم پێم وایە دەکرێت بەڕاستی هەموو حکومەتی لە دنیادا بۆ زانیاریت ساڵانە کۆمەڵێک هەلی دامەزاندن لە فەرمانبەرێک بە پێی یاسای بودجەت دەرەخسێنێ بۆ ئەوانەی کە دەرچووی زانکۆ پەیمانگەکان بەڵام ئێمە ناکەین مەسەڵەن کۆمەڵێک کارگە دروستکردنی هەرێمی کوردستان بەم شتێک باسکە من بریۆکەی مێرە پەرلەمانیش باسی دەکەم کاک ئێمە کارگەی کاتی خۆی معمەل نەسیزمان هەبووە لە هەولێر ئەلبیستەمان هەیە لێرە سلێمانی 32 کارگەی زەبەلاح و استراتیژی حکومەتی عراقی قەدیم هەبووە ئەمانە ئێستا 2 کارگەیان ئیج ناکەن هەرێمی کوردستان دەزانێت ئەو کارگەی معمەل نەسیزی هەولێرە زانی چ کارگەیەک بووە ئەمە ساڵانی 80 کوڕەکانی ماوەی سەرەنگە هیوادارم گیان لێ بێ مام محەممەد ئەمین کۆیی هەبوو خەیات بوو لە ناو قەیسەریەکانی هەولێر دەچووم قماشم دەکڕی عادەتەن ئەو کاتەش ینی قماش ڕۆمانی بەناوبانگ بوو دەم کاکە قماش ڕۆمایم دێ مام حاجی حەمەد ئەمین پیاش بەتەمەم بۆ ناسیاویشم دێ کوڕم قماشی هەولێر هەیە وەڵڵاهی لە ڕۆمانی باشترە ئێستا وەرە قماش هەولێر بکرە باشتر تەبان ئەو کاتێ باش دەکرد دوای فعلن بۆم دەرکەوت قماشی زۆر چاکە ئەم معمەل نەسیزەکە بوو ئەو کاتی ساڵانی 80 ینی خاوەنی قماش خۆمان بووین ئێمە زانی معمەل نەسیزیان دوای ڕاپەرنسی لێ کرد معمەل نەسیزە چیان لێ کردەوە کردیانە معمەل بیفسی کاکە ینی ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان بەزێنی دەواازەی تر هەیە لە ڕێکردی تایبەت بۆ زنی و هەری کار هەر ئەو نیە دامەزانەکە لە حکومەت بێوە مەزال هەیە لە دامەزانی حکومەت کەرتی تایبەت حکومەتیش دەکرێت مەسەڵەن ئەم کارگانە دروست کاتەوە بەکارێنێنی بۆی کە خەڵک کاتم کەمتر لە 2 دقیقە دەمێت لەسەر کۆنگرەی کۆمەڵی ئیسلامیش پرسیار لێ بکەم بەم زوانە کۆنگرە دەکرێت هیچ پرۆژێکی نوێ بۆ کۆنگرە هەیە هیچ هەوڵێکی شەیە بۆی کە ینی ئەوانەی کە لە ساڵانی ڕابردووش ینی دانیشتون ئەم جارە بەشداری کۆنگرەی کۆمەڵکەن ئێمە کۆنگرەکەمان دیارە قۆناغی دومی دەست پێ کردووە ئەویش ئەوەی کە کۆنفرانسەکان دەست پێ بکە کۆبوونەوە گشتەکانمان تەواو کردەوە بەرنامەی کۆنفرانسەکانی کۆنفرانس و دەستان پێ نەکرد خەڵکێ مەسەڵەن لە کۆنفرانس و دەستی پێکرد ئەخنا هەر پێویست دەکات چکە پێویستی بە هەڵبژاردن هەیە بۆ ئەندامانی کۆنفرانس دە کۆبوونەوە گشتەکان باش ئەگەر بە کورتی بێ وەڵاهی جا هەر بە کورتی شەکە تۆزە دەخایانی پێی دەوێت بە پەلەپەل ناکرێت کۆبوونەوە گشتەکان تەواو بە کۆنفرانسەکان تەمە پێویست دەکات کە دیارە هەندێک مادە و بڕگەی پێڕ و تێدا تاوتێ دەکرێەوە هندێکیش تەبان خەڵکێکیش هەڵدەبژێدرێ و هەڵبژاردن بۆ کۆنگرە باش بەڵێ ئێمە ینی کۆمەڵێک لەو برا دڵسۆز و خۆشەویستانی کە لە 4 ساڵ ڕابردوویان تۆزێکی بنزین ئەولاتریش کە ینی هەر دڵسۆزی کۆمەڵ بوون بەڵام ئەرکێکیان وەرنەگرت بوو ئەرکێکیان سەشانە لە کۆمەڵی ئیسلامی ئێمە لەم دوایە بەڵێ بەسەرپەرشتی زنای مەمەس عەلی باپیر لیژنەیەک پێکێنرا وەکو زمین سازی کۆنگرە و دواتریش دەکەن مەکتەبی سیاسی ئێمە لەگەڵیان دانیشتین و لەگەڵیان ڕێککەوتوین کۆمەڵی خاڵ و تێبینیان هەبوو لێمان قبول بەشداری دەکەن بڵێ و سەرکردایەتی ئەم خاڵ و تێبینیانەکە هەیەیان بووە دوای ئەوەی کە مەکتەبی سیاسی ڕێژی خست بوو پەسەندی کرد و بەڵێ بەشداری کۆنگرە دەکات سپاس دەکەم سپاس کاتمان سپاس بۆ ڕێز عەبدولسار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ